براکەم خۆی بۆ قوربانە خۆی گیان چیت کرد خۆی گیان چیت پێم دا خۆی گیان ماڵەداوای دوای 17 ساڵ چاوەڕوانی دوای 17 ساڵ باواتی دەستماچکردنی دایکم لەخوا بەزیارە گەیشتمە ئێرە و 17 ساڵ باوات و چۆن دایکم ببینم ڕاستە ڕێگەم پێ نەدرابوو بەڵام هەویستم شتێکی جوان دروست بکەم وەکو هەدێ بۆ دایک بۆ کەسانێکی کە لەوێن شتێکی وا دروست بکەم کە ئەوانێک باوات و ڕۆژێن دایک تەسی دایکیان ماچ بکەن و هەستم بۆ دایکم ڕاستەکەی یەکەم جار بینی وەکو خەونێ وا بوو چونکە 17 ساڵ تەمەنێکە کە بینیم خۆم پێ نەگیرە دەست و پایماسم خۆم بە زۆر بە تاوان زانی چونکە شێوازی گۆڕا بوو زۆر بەڕاستی ناخەجێن بوو ئیترم ڤیدیۆی وەکو بڵێن حەقکردنەوەی بۆ هەدیە جوان دروستکردن و بمێنە تەمەنمان دوای 17 ساڵ کە چۆن بتوانم شتێکی جوان دروست بکەم قەرەبووی ئەو ساڵانە بکەمەوە و ڕاستەکەی تە دایکشم زان هەستی چۆن بوو هەستێکی زۆر خۆش یعنی باوەڕم ناکرد وەختێکم زانی خۆی کە دەرژوورا زۆر هەستێکی خۆشم بوو تێک چوو زۆر تێک چوم زۆر خۆشم یعنی چەند ساڵ منیش بۆ ئاواتی ئەو ڕۆژەم و ئەو دەقە باوەشتەمە ملی کوڕەکەمە شابوومە پێ بوو حەمدوستەنا بۆ خوا لەخوا بە زیایە شابووین و بە یەکم تەمەنێکە 17 ساڵ یعنی تەواو تێک چوم لە وینەکە لە سانیەکە خۆی کردە ژوورا و هیچ ئاگام لە ئەوە نەو کە ئەم کوڕم ئاوان لە کاتێک ئاوا دێتە ژوور و ئاوادی بینم بیرم لێ ناکردنەوە هیچ شێوەیەوە ئەو شێوە بیرم لێ ناکردن شکر بۆ خوا شابووینەوە بە یەک و حەمدوستەنا بۆ خوا هەموو کەسێ وا شاد بێت حەمدوستەنا زلوبێکی زۆر 17 ساڵ زلوبێکی زۆر ناخۆشم من دەسەر تاکو پێی شابوومەوە حەمدوستەنا بۆ خوا ڕۆژێکی زۆر خۆش و عارفە و جەژن و جەژنەکەم بووە 2-3 جەژن